چۆن دەزانین ئێمە قەڵەوین بە کورتی بە خێرای باس دەکەین بەژنی خۆت بە سانتیمەتر بیکە مەتر جارانی خۆی بکەوە ئەوە مەساحەی لەشت دەردەسی چیلۆی وەزنەکەت دابەشی ئەو ڕقەمەیکە پێت دەڵێ قەڵەوی یان زەعیفی ئەگەر ڕقەمەکە 18 دەرچوو بوو ئەوە زۆر نۆرمالی لە 18 کەمتر زەعیفی بینی 18 لە بۆ 25 ئەوە زۆر نۆرمەڵە بەڵام لە 25 لە بۆ 29.9 پێی دەڵێن چێشت زیادە هێشتا نەبێ قەڵەو ئەگەر لە 30 تێپەڕی قەڵەوی دەرەجە یەکی هەتا 35 ئەگەر لە 35 هەتا 39.9 یان دەکات چل پێی دەڵێن قەڵەوی دەرەجە 2 ئەگەر لە 40 تێپەڕی پێی دەڵێن قەڵەوی دەرەجە 3 ئەوانەی خۆمان زۆر جاهل لە 50 و 56 وانەش تێدەپەڕن پێویست ئاگامان لێبی ئەو ڕێژەیە حساب دەکەی هۆیەکانی توشبوون ئەوە جسمێکی اعتیادی سپێکەیە ئەو کتر جسمێکی قەڵەوە ئەوەندەمان زیادە بۆ یە کاکتۆر کە باسی کرد کە دڵ ناتوانێت خین لەهم لە شەی فڕداتن و ئێسقان تەحمل ناکات دەبتە سۆفان و فەقەرات ئەوانە سەبەبی ئەو وەزنە زیادەیە ئەوە یەکەم قەڵەوە لە عالەم 544 کیلۆیە نایانتوانیە إلا بالرافعة هنا يتنا دروا وشو برادر وتي أجر دو سال كام معدم عملات نكذب بعد بقى بالرافعة من هنا دروا أو نخش خما نقلوا عملات كلها أو لو نخش أنا كوا بيدين قلبي درجة سعر بينزو أنا ضل أجر من ذلك قلبي متأكد لمستقبل توشي سكري دبي هر سكوتي نادرس كاكتوش باسي كرد طبعا زور خواردن وكمي زولا كردن زۆر خواردنی شیرنەمەنی و چەوریە ئەوەکان خواردنی خێرا ئێستا خواردنی خێرامان هەیە مەتەن زۆر کەسێ دەڵێ من یەک لەفەی دەخۆم بەڵام حیساب ناکە ئەو لەفە چەند کالۆریە ئەتو لەفەیش دەخۆی سەمونەکە 150 کالۆریە گۆشتەکەی ناوی 200 کالۆریە ئەگەر یەک مڵا کەچە بیان مایۆنیزی پێداکە ئەوی 200 کالۆری دەکات 500 کالۆری 500 کالۆری خۆ بەلای کەمی سەعاتە کونی و غاردانی دەوێ نەک ڕۆیشتن غاردان بۆیە بە ئاسانی پێقەڵەو دەبن پێ دەڵێن خواردنی خێرا زۆرتان ئاگە لە خواردنی خێرای منداڵەکانتان نەیخۆن توقع دەکە یەک زبسی منداڵان ئەوی چیسە گەورەکە 435 کالۆری دەکات دوو قابرنج و نیوی تێدایە لێ دەڵێ منداڵی من دوڕای نای ناخۆ تەبان جبسێکی بدە لەگە بپسێکی تەبان نای ناخۆ لەبەرەوەی معدەی فول دەبیتن پێ قەڵەویش دەبی ئەوزە منداڵیش دەگە زوو قەڵەو بوو زوو تووشی سوکەری دەبی ئاگاتان لێبی بێزگە لە فەقرات و سۆفان و ئەوانە پاشان خواردنەوەی وزە بەخش مەتەن بپسێکی دەخۆی ڕێدبۆل دەخۆی تایگەری دەخۆی ئەوانە 150 کالۆری کەمتر نینە بۆیە پێ دەڵێن خواردنە تاقە بەخشەکان یعنی وزە بەخشەکان خواردنەوەی مەشروبات ئەویش زۆر بەقوتە بیرە لە هەمووان سوکترە ئەو زایە گلاسی 300 کالۆریە ئەدی عەرەقەکانی دیکە ئەوان هەم قەڵەو دەکەن ئەوە خواردنی خێرامان باس کرد خواردن لێ ئێستا خەڵک پێ قەڵەو دەبێت چکە بە ئاسانی بەدەست دەکەی پێشتر خەڵک دەبا ئیش بکات شەو و ڕۆژ یاڵ لە نانی پێیا دەکرد ئێستا ماشەڵڵا پارە زۆر بووە و خواردنەکان هەرزان بوونە بۆیە زۆر بە ئاسانی پێ قەڵەو دەبی خواردنی خێرا ماسفاتەکان چییە بە ئاسانی بەدەست دەکەوی ڕقم یەک لە هەموو جێیەکی هەیە سعریشی هەرزانە تامیشی زۆر خۆشە نەویشی زۆرە بڕ هەر کۆڵانێکی عەرەبانە لەفەی دەفرۆشی بێک دقی بەدەست دەکەی هەرزانە و دەیخۆی و 500 کالۆری دەخۆی بە خلالی 2 دقەی بۆیە بە ئاسانی پێ قەڵەو دەبین خواردنەکان تەبەن شیرنەمەنیان تێدایە و شەکری تێدایە و چەوری زۆر بەرزی تێدایە بۆیە بە ئاسانی پێ قەڵەو دەبین هەندە هۆکاری بۆ ماوە هەیە هەندە هۆکار هەیە لە ناو جسمی ئینسان پێ دەڵێن بۆ ماوە یعنی کرۆمۆسۆمەکان و دەکاتن ئەمە تووشی قەڵەیی بین هەندە قەوم هەیە ئوسترالیا عەرەب ئەوروپا زۆر بە ئاسانی قەڵەو دەبن بەڵام یابان و سینیەکان بە ئاسانی قەڵەو نابن خوای گەورە وای کردە جینەکانی وان هۆکار نییە لە بۆ قەڵەو بوون بەڵام هەندە خەڵک هەیە بە ئاسانی قەڵەو دەبی ئەوە نووسە ئاسیا و خواری و ئاسیەکە یابان وان دەگرتەوە پێ بە ئاسانی قەڵەو نابن هەندە هۆرمۆن هەیە ئەگەر بێت و خەلەلی بکەوتە ناوێ هۆرمۆنی لەشی ئێمە ژن و پیاو لەوانەیە پێ قەڵەو دەبین هۆرمۆنێکمان هەیە پێدەن غودەی دەرەقی ئەگەر بێت و غودەی دەرەقیمان تەمبەڵ بوو زۆر بە ئاسانی قەڵەو دەبین دەی دکتۆر من کەمیش دەخۆم بەڵام هەست دەکەم پف دەبم قەڵەو دەبم ئەوە دەبی فاسی غودەی دەرەقی پێ دەکەین نەخۆشیەکە پێدەن کوشینگ سیندرۆم ئەوەش لە ئافرەتان هەیە زۆر ئافرەتەیە لە کاتی منداڵبوون خینی زۆر لەبەر دەڕوە دوایە منداڵی نابی تووشی کوشینگ سیندرۆم دەبی ناوەکەی وهایە بە ئینگلیزی ئەوەش بە ئاسانی قەڵەو دەبی میهرەبانی دڵسۆزی و لێزانی